گەڵ بەڕێز کازم زوبەیدی کە ڕاوێژکاری یاساییە. بەڕێز کازم زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لە بەغداوە. دەمەوێت لەبارەی یاسایی بوونەوە پرسیارت لێ بکەم کە ئایا ئەوەی ئێستا سونەکان داوای دەکەن بۆ هەمواری یاسایی لێبوردنی گشتی یاساییە؟ نعم بدءا تحية لكم أخي العزيز السلام عليكم بینەرانی کوردستان ویست و سوار زۆر سوپاس. ڕاستیەکەی یاسای لێبوردنی گشتی ئەم یاسایە شتێکی نوێ نییە. ئەم یاسایە پێشتر لە کارنامەی هاوپەیمانی ئیدارەی دەوڵەت دانراوە 100% یاساییە لەبەرەوەی بەرهەمی ڕێکەوتنێکی سیاسیە لە نێوان فراکسیۆنە سیاسیەکان و پێکاتە سیاسیەکان بەر لەوەی حکوومەت دروست بکرێت. خاڵی دووەم ئەوەی کە ئێمە دەیبیستین لە ڕاستی لە زۆرێک لە چاواشەکاری لەلایەن هەندێک ئەندام پەرلەمان ئەوەی دەگوترێت قسەیەکی ورد نییە. من لە ڕێگەی ئێوە دەمەوێت وەڵامی ئەوە بدەمەوە. یەکێک لە ئەندام پەرلەمانەکان گوتێتی ئەوان دەیانەوێت تیرۆریستان ئازاد بکەن و دەیانەوێت جارێکی دیکە با بڵێن برەو بە هەندێک شتی نەشیاو بدەن. ئەمە یاساکە لە بەردەم مندایە. دەقی یاساکە وەکو لەوەی ئاماژێک پێکراوە دەڵێت ئەو یاسایانەی کە پەیوەندی بە ئاکار و خوڕەوشتی کۆمەڵایەتیوە هەیە تەن ڕێکارێکی زۆر سادە و ساکاری تێدانە. هیچ شتێک لەبارەی هاوڕەگەزخوازی تیرۆر و با بڵێن ئەوەی کە پەیوەستە بە بریندارکردن و خوێن ڕێژی عراقیەکان ئاماژەی پێ نەکراوە. ڕێکەوتنێک کراوە لەلایەن پێکاتە سیاسیەکان و ئەو ڕێکەوتنە دەڵێت ئەگەر هەر شتێک بە زۆرە ملێ کرابێت و راپۆرتێکی پزیشکی هەبێ. بەڵێ پێم وابێ پەیوەندیمان لەگەڵ بەڕێز کازم زوبەیدی زۆر باشە ئێستا وێنەتەیە. بەڵێ نعم 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 أعيدها عفوا راح أعيدها بۆ ئەوەی پامەکەم بگات ئەوەی ڕوویدا چییە لە یاسای لێبوردنی گشتیدا وەکو ئەو دقە ئێستا لە بەردەم ئێمەدایە و لە براوە ئەنجومەن نوێنەران دوو شت باس کراوە. حاڵەتی یەکەم ئەوەیە کە ئەگەر راپۆرتێکی پزیشکی هەبێت واتە بە زۆرم لێ بوو بێت لە ژێر ئەشکەنجەدا دامپێدانران وەرگیرابێت لە کەسێکدا ئەمە پێچەوانەی لێکۆڵینەوەی. حاڵەتی دووەم باسی لەوە کردووە ئەگەر کەسێک بە نهێنی شکاتی لێکردو بێت ئەوە هیچ ڕووداوێکی لێکۆت بێتەوە هیچ کوشتێکی لێکۆت بێتەوە. تەنیا ئەم دوو حاڵەتەی باس کردووە و ئەندامانی پەرلەمان باسی ئەمەیان کردووە بەڵام بەڕاستی دەنگێکی زۆری لێکەوتەوە. بەڵێ باشە ئەگەر ئەوەی نازانمە بێت چاوەڕێ بکەم تاوە کاتەی بەڕێز کازمی دێتەوە چونکە پێم وابێت پەیوەندی بۆ دێت. دەمەوێت ینی باسی ئەوە بکەین کە ئەگەر وەکو بەڕێز کازم باسی دەکات ئەوەی ئەوان زۆر یاساییە ئەوان داوای ئازادکردنی کەسانی بێتاوان دەکەن بۆچی گرفت و بربەستی بۆ دروست دەکرێت لەلایەن شیعەوە بەتایبەت چونکە پێم وانییە کورد لە سەرم بابەتە زۆر کێشەی هەبێت لە پەرلەمانی عێراق هەرچەندە ئەم هەمواری سێ پرۆژە یاسایە لە بەرامبەر یەکدانراون کە داواکاری سونە و شیعە و کوردیشە هەر لە سەرەتای دروستبوونی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی هەر یەکە و مەرجی خۆیان بوو. بەڕێز کازم دەمێتەوە بپرسم کە ئایا ئەگەر داواکاریەکانی سونە لە هەمواری یاسایی لێبوردنی گشتی یاسایین بۆچی بربەستی بۆ دروست دەکرێت؟ ڕاستەکەی ئەمە دووبەرەکی سیاسیە و کێشەی سیاسیە لە نێوان شیعە و لە نێوان سونەکان. ئەم دوولایەنە جگە لەمە بەڕاستی لێکدانەوەیەکی دیکەینەوە لەبەرچی لەبەرەوەی ئەو یاسا برایانی کورد با بڵێن خوێندنەوەی بۆ کراوە لەلایەن برایانی کورد ئەوەی پێوەست بێ خودە پێکاتی کوردی بە هەمان شێوە هیچ کێشەیەکی لەسەر نەبوو. یاسای با بڵێن هەموار یاسای باری کەسی خوێندنەوەی بۆ کراو کە لەسەر مەزهەبی شیعی جعفەری بوو. بەڵام بۆچی بۆ یاسایە کە پەیوەندی بە سونەکانەوە هەیە ئەم هەموو قسەی لەسەر دروست دەبێت کە بەشی هەرە زۆری قسەی نالۆژیکین بەڕاستی ئەگەر قسەی نالۆژیکین پێتان وایە لە بەرامبەر هەمواری یاسای باری کەسێتی ڕاگیراوە لەلایەن شیعەکانەوە بۆ ئەوەی فشار بخەنە سەر سونە کە ڕازی بن بە هەمواری یاسای باری کەسێتی؟
بەڕێز زوبێدی ئەمڕۆ پەیوەندی زۆر بۆ دێت فەرموو ئەمە هەڵەکەیە هەڵەکە لەوەدایە کە یاساکانیان خستووەتە نێوان یەک سەبەتەوە دەیانەوێت بەیەکەوە پەسەند بکرێن خستنەناوەی ئەم یاسایانە بەیەکەوە کارێکی هەڵەیە دەبواە هەر یەکەیان بەجیا لایەن ئەرێنی و نەرێنیەکانی دەمەتەقی کرا بواە لەوەش گرنگتر نەبوونی متمانە لایەنە سیاسەکان متمانەیان بە یەکتری نییە کورد متمانەی بە بڵێن بە شیعانیە شیع متمانەی بە کورد نییە سونە بە هەمان شێوە بەرامبەر بە شیع و بە کورد بەو شێوەیە شیعەکان بەلایەنەکانی دیکە بۆیە یاساکان نەخستەیەک پاکێز بۆ بێکەوە بەسەند بکرێت لەبەرەوەی متمانە نییە بەڵام بەداخەوە پێم وایە یاسای لێبوردنی گشتی پەسەند نەکردنی کارێکی نامرۆییە ئێستا کراوەتە یاسایەکی سیاسی بەو شێوازە لەبەرەوەی لە هەموو دنیادا یاسای لێبوردنی گشتی لەسەر بنەمایەکی مرۆیی بینا دەکرێت بۆ بارودۆخی زیندانەکان بۆی لە زیندانەکان دەگوزارێت بۆ زۆربوونی ژمارە زیندانیان بارودۆخێکی تەواو مرۆییە لە هەموو دنیادا تەنیا لە عێراق نەبێت یاساکە کراوە بە یاسایەکی سیاسی و لەسەر بەودایەکی سیاسی دانراوە و بۆتە باڵێن بابەتی ململانەی سیاسی و میزاجی سیاسی لایەنەکان ئەمە باشە بەڵام بەڕێز زوبێدیانی ئەوان هەندێک خەڵی دیکە دەهێنە بەرباز بۆ نمونە ئەوەی کە گەندەڵکاران ئەوانەی کە مڵک و ماڵی دەوڵەتیان بردووە پارەکە بگەڕێنەوە و ئێوە ئازاد دەکرێن شیعەکان دەڵێن ئێمە بەمە ڕازی نین ئێمە سوێندی یاساییمان خواردووە لە پەرلەمان کە ناتوانین ئەمە دەنگی پێ بدەین ئەمە نایاساییە من ئەمەش باز دەکەم ئەمەش بەدەق باسی بکەین لەو تاوانانەی کە ئەوان باسییان کردووە دزینی پارەی دەوڵات کە لە مادەی 12 داهاتووە لە هیچ شوێنێک نەگوتراوە کە کەسێک پارەی دەوڵەت بدزێت لێبوردنی گشتی بیگرێتەوە کەسێک سامانی گشتی بدزێ بیگرێتەوە نازانم ئەم قسەیان لەکوێ هێناوە بەڕاستی لەکوێ ئەمەیان خستوەتە یاسای یاخود هەموار یاسای لێبوردنی گشتی ئەوە تا لە بەردەم منە من بۆ ئێوەی دەخوێنمەوە بە جێڕانەوە وەکو خۆی بەدەق بە هەمان شێوە لە هیچ شوێنێک باسی ئەوەی نەکردووە کەسێک پارەی دەوڵەت بدزێت بەڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز کازم زوبەیدی ڕاوێژکاری یاسایی ڕاستەوخۆ لە بەغدا لەگەڵم بووی دەستخۆ